تا ئێستا زۆرێک لە قەوارە و لایەنە سیاسیەکانی بەشدار لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان فلێکس و شریتەکانی تایبەت بە بانگەشەی هەڵبژاردنیان لەسەر شەقام و شوێنە گشتیەکان لێ نەکردوێتەوە لە کاتێکدا ماوەی مانگێکیان لەبەردەستدایە کە سەرجەم بابەتەکانی تایبەت بە بانگەشەی هەڵبژاردن لابەرن. شارەوانی سلێمانی دەڵێت لە ڕێگەی لیژنەیەکی تایبەتەوە چاودێری شەقامەکان دەکەن و هەر لایەنێک لە وادەی خۆیدا فلێکس و تابلۆکانی تایبەت بە بانگەشەی هەڵبژاردن لا نەبرێت سزا دەدرێن. پێویستە لە ماوەی یەک مانگە سەرجەم قەوارەکان پابەند بن بە لێکردنەوەی دروست موێنەی کاندیدەکان. هەر قەوارەیەک دوای ئەو ماوەیە پابەند نەبێ تووشی بڵێن غەرامەیەکی مادی ئەبێ. بۆ نمونە ئەبێ سیدا ئەو قەوارەی کەوا شوێنەکەی پا نەکردو وێنەکەی لێ نەکردووە ئێمە سەرۆکاتی شارەوانی سلێمانی لە ڕیژنێکی خەمڵاندنەوە لە ڕێی بەشی خزمەتگوزاری ئەو وێنانە لێ ئەکەینەوە ئەو شوێنانە پا ئەکەینەوە بڕی تێچوونەکەی ئاڕاستی ئەو قەوارەکەین کە پابەندنەوە. کۆمەڵی ئیسلامی وەکو یەکەم حیزب و قەوارەی سیاسی ڕۆژێک دوای هەڵبژاردن دەستی کرد بە لێکردنەوەی فلێکس و شریتەکانی تایبەت بە هەڵبژاردن و دەڵێن پابەندی ئەو ڕێنماییانە بوون کە کۆمیسیۆن دەری کردبوو. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ قەوارەیەکی بەشدار لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە لە 30 ئەم ساڵ بەڕێوە چوو خۆشحاڵین و خۆشبەختین بۆی کە هیچ سەرپێچی یاسامان نەکرد لە هیچ شوێنێک ئاگاداریمان بۆ نەهاتووە لەلایەن کۆمیسیۆنەوە کە بڵێ فڵان هەنگاوەتان سەرپێچی یاسایە و تکایە چاکیکەن. لەبەرەوە ئێمە کۆمەڵی ئیسلامی لە دوای تەواوبوونی پرۆسەکە بە شێوەیەکی خێرا توانیمان سەرجەم هەموو ئەو کارستانی هەڵبژاردن لابەرین کە لە ئەو فلێکسانی کە هەڵواسراون ئەو تابلوانی کە دەنرابن بە ناوی لیستی کۆمەڵی ئیسلامیەوە لایەن تیمەکانمانەوە بە ئاسانی و بە زووی لێکرایەوە. لە هەڵبژاردننی ئەم جارەدا کۆمیسیۆن بڕیاری دابوو کە نابێت شریت و فلێکس لە شوێنە گشتیەکان هەڵبواسرێت و بەکارهێنانی فلێکسی لەزگا قەدەغە کرابوو، بەڵام هێندێک لە ئەنەکان سەرپێچیان کردبوو بە بڕوای چاودێرانی بواری ژینگەش پاشماوەی فلێکس و شریتەکان بۆی بوونی مادەی نایلۆنی زیان بەر ژینگە دەگەێنێت. هەمومان نەزانین فڕێدانی فلێکس و ئەو مادە نایلۆنیانە لە شوێنە گشتەکان و لە ناو ماڵان و یاخود لە گەڕەکان دەبێت هۆی پیسبوونی ژینگە کە ئومێدەوارین ئێمە لە داهاتووە لایەنەکان یاخود قەوارە و لیستەکان بیر لە هۆکار و یاخود ئامڕازی تر بکەنەوە بۆ گەیاندنی پەیامی خۆیان نەک لە ڕێگای فلێکس و دروستکردنی پۆستەرات و ئەو شێوازە تەقلیدی کە تاوەکو ئێستا حیزب و لایەنەکان پەیڕەوەکرد. هەر قەوارەیەکی سیاسی کە بەژاری لە هەڵبژاردندا کردووە بڕی 25 ملیۆن دیناری لێوەرگیراوە کە ئەگەر قەوارەکە هەر سەرپێچیەک لە ڕێنماییەکانی کۆمیسیۆن ئەنجام بدات لە ماوەی بانگشەی هەڵبژاردن تا دوای لێکردنەوەی پۆستەر و فلێکسەکان لەو بڕەپارەیە لێی وەردەگیرێتەوە. لەو وادەیەشی دیاری کراوە 20 ڕۆژی تر لەبەر دەستی قەوارەکاندایە تا پۆستەرات و فلێکسەکانیان لەسەر شەقامەکان کۆبکەنەوە بە پێچەوانەوە سزا دەدرێن. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.